أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. واتبي قمان أوانك قتيان الله سبحانه وتعالى تاك پروردگار مانا پاشان استقامان هبوو لەسەر ئەو سیراتە المستەقیمە بەردەوام بوون، هەم وەکو خوڕەوەشت، هەم وەکو عەقیدە و بیر و باوەڕ، هەم وەکو کار و کردەوە و گفتار. تتنزل عليهم الملائكة، واتە مەلائیکەت چەندین جار دادەبەزن، پێیان دەڵێن ئەلا تەخافوا، مەترسێن لەوەی کەوا چاڕوانتان دەکات لە دوای مردن، ولا تەحزەنوا، خەفەت مەخۆن لەوەی بەجی دێڵن لە دنیا، وخوای گەورە سبحانه وتعالى زایعیان ناکا بە تایبەتی ماڵ و منداڵ. وأبشروا بالجنة التي كنتم توعدون، مژدەتان لێبی لەو بەهەشتەی کەوا وعدتان پێدرایە. ئیتر ئەوانەی کەوا ئیمانێکیان هەیە، ئیمانی تەوحید بە عەقیدەی تەوحید و یەکتاپەرستی، ئینجا ثمە لێرە وەکو زانایان دەفەرمون لە بۆ تەراخی زەمەنیە، واتە لە دوایەکەوە ئیمانیان هینا ئەوجا بەردەوامیش بوون لەسەری، یاخود لە بۆ تەراخی ڕوتەبیە، واتە بەڵێ ئیمان هینان بە وەحدانیەتی خوای گەورە زۆر گرنگە، بەڵام لەوەش گرنگترەوەی بەردەوام بی لەسەری هەتا وەکو دەگەیە سەرە مرگ. ثم استقاموا، ئیتر تتنزل عليهم الملائكة، مەلائیکەت دادەبەزن، وەکو هەندێک لە زانایان دەفەرمون لە کاتی سەرەمەرگ چەندین جار دێن، چەندین جار مژدەی پێدەدەن، هەندێک دەنواتە لە سەرەمەرگ و لە ناو قەبر و لە قیامەتیش مژدەیان پێدەدەن، بۆی کەوا مەترسن، خەفەت مەخۆن، مژدەی بەهەشتتان لێبی. ئیتر بەڕێزان زۆر گرنگە ئیستقامەمان هەبی، وەکو ئەو تاعات و عیبادەتەی کەوا لە ڕەمەزان کردمان بەردەوام بین لەسەری. وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا لە سوورەتی النحل، وەکو ئەو ئافرەتە مەبن کەوا ڕیسەکەی کردەوە خوری لە دوای ئەوەی کەوا تەواو کاری لەسەر کردبوو بەڵام هەڵی وەشاندەوە. ئیتر وەکو ئەو مەبن، وەکو لە چەندین حەدیثیش پێغەمبەر صلی الله عليه وسلم هانماندا لەسەر بەردەوام بوون لەسەر کاری چاک، بەرەوەی خۆشەویستترین کار لای خوای گەورە سبحانه وتعالى ئەو کارەیە کە لەسەری بەردەوام دەبی ئەگەر کەمیش بی. ئیتر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عەبدوڵڵای کوڕی عەمر دەفەرمی، خوای گەورە لە خۆی بابی ڕازیبی دەفەرمی وەکو یا عەبدەڵڵا لا تكن مثل فلان كان يقوم الليل فترك قيام الليل، وەکو فڵانە کەس مەبە کە شەو نوێژی هەبوو بەڵام پاشان شەو نوێژی تەرک کرد، کەواتە زۆر گرنگە بەردەوام بین لەسەر ئەو کار و کردوانەی کەوا کردیتمان. وەکو بە بیشری حافی دەڵێن کەسانێک هەنە کاتێکەوە تەنها لە ڕەمەزان عیبادەتێش چاک دەکەن دواتر سار دەبنەوە، دەفەرمی بئس القوم، خراپترین کەسن ئەوانە کە تەنها لە ڕەمەزاندا خۆیان هیلاک دەکەن. بەڵێ لە بۆ ئەوەی کەوا بشتوانین بەردەوام بین لەسەر ئەو کار و کردوانەی کە لە ڕەمەزان کردیتمان، دیارە وەکو زانایان لە چەند خاڵێکدا باس دەکەن، یەکەم شت پێویستمان بە دوعایە، ئیاکە نەعبود وئیاکە نەستەعین، وەکو باسمان کرد ئەو عیبادەتەی ناتوانین بەبێ ئیستیعانە و بەبێ یارمەتی خوای گەورە، ئیاکە نەستەعین، خوا داوای یارمەتی لە تو دەکەین، و هەروەها دوعا بکەین و بپاڕێنەوە. یەک لەو شتانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی دایتە پەنای خوا لێی ئەوەیەکەوە وأعوذ بك من الحور بعد الكور، واتە خوایە خۆم دەدەمە پەنای تو لەوەی کەوە لە دوای چاکەکاری خراپەکاری بکەم. و هەروەها بەڕاستی صاحب و برادری چاک و برای چاک لەگەڵی بەردەوامی زۆر زۆر گرنگە، لەبەرەوەی الصاحب ساحب، ئەوەی کەوا مساحبەی دەکەی ڕاد دەچێشی، ئەوانەی کەوا لەگەڵ محەممەدی کوڕی واسع دەژیان دەیانگو هەر کاتێک ساربانی و بەس دەچوین تەماشای موسای محەممەدی کوڕی واسعمان دەکرد، یەک هەفتە گەرم دەبووینەوە لەسەر عیبادەتەکانمان. ئیتر دوعا بکەین، وەکو حەسەنی بەسریش دەیفەرموو اللهم أنت ربنا فارزقنا الاستقامة، یا ربی خوایە ئەتو پەروەردگارمانی، دەی خوایە ئیستقامەمان پێ ببەخشە.